سەبارەت بە کاردانەوەکانی نێو سوید و حکوومەتی ئەو وڵاتە بڕیارێکی دەرکردووە کە خەریکی تاوتوێکردنی بڕیارێکن بۆ ڕێگریکردن لە سوکایەتیکردن بە کتێبە پیرۆزەکان، هەروەها بەهێزکردنی ئەو باڵوێزخانەی کە لە وڵاتان هەیەی هەم نێردە دیبلۆماسیەکان ئاسایشی باڵوزخانەکانی بەهێز کردووە، هەم نێردە دیبلۆماسیەکانی هەم خاوخێزانەکانیشان کە بەم دوایە بەهۆی کاردانەوەکان لە بەشێک لە وڵاتان بەهۆی سوتانی قورئانی پیرۆزەوە یاخود سوتاندنی قورئانی پیرۆزەوە لە وڵاتە بەشێک لە وڵاتان هەڵوێستیان وەرگرت و هەڵیان کوتاوە سەر باڵوێزخانەکان. بۆ ئەم بابەتانە بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز کەدیر کەسیرگا ئەندام پەرلەمانی سوید گفتوگۆ دەکەین لەگەڵی لە ستۆکهۆڵمەوە لەگەڵمانە. بەڕێز کادیر، سڵاوت لێبێت. ئەم بڕیارانەی سوید چۆن دەبینن، چۆنی هەڵدەسەنجێنن؟ بله، سلاوڕاس جوارەژی و سەرکەوتنجی بۆ بەشانەوەرە وەکی هەواژی ئانی زمان پشتی ئەو شەوتاندن و ئێریشێن کو لە دژێ باڵوێزخانەیان سوێت لە عێراق و هەندێک دەوڵەتن دیگە مسلمان سوێت جی حکومەتە سوێت بڕیار گرت کو هەندێک تەدبیرە بگرن. یک شو تدبیر اوکو اجبار کنید تهدید لسر جوات سویت هیا جه رخصتنان تروریست یعنی مینا داعش و حزب الله لبنان سوید هدف نشان دادن. السبب ویجی صدمه ویجی او سوتاندن کتاب پیروز قرآنه. دبی مرو بینش بیرا خواه برای هرچیتی سوید یک دولت کو هری دموکرات لسر رایه به دنیایم. لسوید چه مسلمان چه خریستیان چه جوهی همو اول بده به حفظورا به آشتی و آرامی دادیجین. لمخابن افکریارن داوی هنک آلوزیا در تخن و هنک هیزن تاریجی دخوازن جوه استفاده بکن و تکل هدیه زور باشا. بەرز کادیر، یعنی ئەم بڕیارەی سوید سەبارەت بە ڕێگریکردن لە سوتاندنی یاخود سوکاتیکردن بە کتێبە پیرۆزەکان تا چەند پەیوەندی لەگەڵ وڵاتان بەهێز دەبێتەوە، بەتایبەتی وڵاتانی ئیسلامی و بەتایبەتی تر ئەو وڵاتانی کە هەڵوێستیان دژی ئەم کردارە نواند کە لە سوید ڕوویدا؟ بله، یعنی اف کریارن کو تینکرین برای هاتش بیدت خوازن بیدم زمان سوید فکر رامانی و مروبین زمان او آزادی رامانی بیده پر کور دریجم دیرو که ویجی کور دریجم لنوی واته کو او کریارن کو تینکرین ده چرچوه یاسای ده تینکرین نوی واته کو دولت سوید جوات سوید آنجی حکومت سوید پیشگیری و کریار دکن. نهو حکومت سوید دو بریار گرد که لکولین که کمیسیون که آوا بکه جبو گوهارتنا یاسایی آسایشه. یعنی وکینه اگر او جوه لکولین پیشنیار و لکولین چیه اویجی مانگا که دو مانگا بگیره او لکولین پارلمانتو جی هنگی هلوست خوا لسر و پشنیار کو او لکولین کمیسیون کو لکولین هاتی آبا کردن یه هلوست که بگیره. زۆر باشە. سەبارەت بە بەهێزکردنی ئاسایشی باڵوزخانەکانی لە وڵاتان، ئەم بەهێزکردنی ئاسایشی باڵوزخانەکانی لە وڵاتانی بەتایبەتی کە هێرشی کراوەتە سەر، ئەمە چۆن دەکرێت؟ بە هەماهەنگی ئەم وڵاتە دەکرێت؟ ئایا ڕێکەوتنێکی نوێ دەبێت لەگەڵ ئەم وڵاتانەی کە تێیدا بوون پێشتر یان چۆنە؟ هو قاد نافنتوی دا هن قانون نافنتوی هنه یک جوجی سر مسئله بالیوسخانه هن که جین دیپلماتیک دبی ویده یعنی دولتن که ویده بالیوسخانه هبین دبی وی غرانتیه بدن که و بالیوسخانه بپارزن. لمخابن لهنك دولتا إيريش لديجي بالیوسخانه سويد هاتن كرن إنه مسألة أو هش دان كرنا تدبيرا
نسر مسألة النباليس خونه جي لهندرة سويد لسر هندرة سويد جي جبركو وكم آني زمان سريدا استخبارات السويد دبيجي يعني دست مدى دليل هنا كو هنك ريخستن تيروريست يمكن إسلامي من داعش القاعدة حزب الله دخوازن يعني إريشا للسويد بكن وبي سلطاندنا كوتين كرين كريارن كوتين كرين سر قرآن جبو منفعت نخوا جبو باجواندي خوا بكار بينن و آلوزيا للسويد دارخن بەڵێ بەڕێز کادیر بەشێک لە چاودێران یاخود میدیاکانی سویدیش لەناو خۆدا باس لەوە دەکەن کە دەنگە ناڕازاییەکان بە جۆرێک لە جۆرەکان بە حاڵەتێکەیە بە تیرۆر ناویان دەبات بۆی کە هەڵدەکوتنە سەر باڵوسخانەکان یاخود فرسەتێک بیانوویەکە بەدەستیانەوە کە بەهۆی ئەم سوکاتیکردنە بە قورئانەوە بە کتێبە پیرۆزەکانەوە کەسانێک کە بیانوویەکیان بەدەستەوەیە تیرۆریستن دێن دەیانەوێ ئەم هەلە بخۆزنەوە. پرسیارەکە ئەوەیە تا چەند سوید دەتوانێت خۆی لە تیرۆری ناوخۆی خۆی ڕزگار بکات بەهۆی بڕیارە نوێیەکانیەوە ئایا دەتوانێت ئەمە بکات؟ ڕایە گشتی سوێت گەلە سوێت تە ئاوایی پیشگیریە نادێ و سوتاندنە دژە قورئانە تێکرن و پیشگیری تنەیە یعنی av komisyona ku hatiya darxistin ku li yasaya asayişê binêre ew mangekê bigire du mange bigire ya hinekê mutlaqê hinek pêşniyara bînin ji bo siyasetê ji bo parlamentoyê parlamento jî gor ve ya helbesta xwe nîşan bedin partiyên siyasî yên Swêd ya gor ve nîşan bedin lê tiştek heye dibe me bê de dixwazin bînim ziman حتی ایرو پارتیان سیاسی یان سوید که پارلمانتوی ده جدی گرن نخوازن یاسین که بینگهین یه سوید بگورن تسببش بوه نبینن اف کریاره که تین کرن که گلی کسا جا عاجز دکه ده چرچوه یاسایی ده تین کرن لنوی وقتی که دولت سوید، پلیس سوید، اونجا حکومت سوید پیشگیری دیده یعنی هر تشت قانونی نگنجاوا نرزداره کاره مرو عاجز بکه مرو کاره تبکیه خواهش لدیجه و برای دموکراتیک نشان بده بله برایس کادیر کسیرگا اندام پارلمانی سوید لا استوکهولم و لگل مانبوی ماندو نبی برایس کادیر